نوری نەمر. تایبەتمەندی پێغەمبەرە. ڕەبانیەت. هیچ پێغەمبەرێک لە ئاکەمی بیرکردنەوە و خەباتی هزری خۆیەوە دەستی نەکردووە بەم کارە و پلانسازی ئەوەی نەکردووە کە با سیستەمێکی لەم جۆرە دابڕێژم وە ناشیکات. بەڵکو ڕاستەوخۆ خوای گەورە خۆی کەسێکی دیاریکرا و لە ناو مرۆڤەکاندا هەڵدەبژێرێ تا بیکاتە پێغەمبەر. جاکە وەختی هات ئەرک و بەرپرسیارەتی نبووەت بەم مرۆڤە بژاردەیە کە تەنها بۆ ئەم مەبەستە بەدیهێنراوە ڕادەگەێنرێت، ئەویش پێغەمبەرایەتیەکەی ڕادەگەێنێت. بەڵێ، هەموو پێغەمبەرێک هەر یەکە و بە گوێرەی ئاستی خۆی بە وەحیەوە دێت و بە وەحیش دەژی. جا کاتێک وەحی کۆتایی پێدێت، کۆتایی بە ژیانی ئەویش دێت. ئاو هەوا و توخمە بنەڕەتیەکانی ترچی بن بۆ بەردەوامبوونی زیندەجی ئێمەی مرۆڤ، وەحیش بۆ پێغەمبەران ئەوەیە. دەڵێن سروەی دۆستایەتی و هۆگری لەگەڵ خوادا خۆراشی گیانی ئەوانە. هەردەم لە فەیزی ئەقدەس و مقەدەسەوە شتانێک بە وێنەی شەماڵ بەسەریاندا هەڵدەکا و چەندێکیش ئەو شەماڵە بەرەو ئەوان شنەی بێت ئەوەندە لە ناو خەڵکیدا دەمێننەوە. جا هەر کات ئەو شەماڵە بڕا، ئەوانیش بە تاسەی دیقای پەروەردیگارەوە باڵەفڕێ دەکەن و دەکەونە چاوەڕوانی ئەو ساتەی کە بەرەو ئەو دیوەکان دەفڕن. پێغەمبەران کەسانێکن هەموو بوونێکی خۆیان سپاردووە بەخوا سوبحانەهو وەتەعالە. هەرگیز لە خۆیانەوە قسە ناکەن، بەڵکو تەنها ئەوە دەدرکێنن کە خواستی پەروەردیگارە و هەر بەو شێواز و چۆنیەتیەش کە خوای گەورە ویستی لەسەرە. جا لەبەر ئەوەی ئەو دینەی هێناویانە بە تەواوی لەلایەن خوای گەورە دانراوە، ئەوە ئەوان لە ئەرکەکەیاندا ڕەبانین و بە جێگەیاندنی ئەرکێکی ڕەبانی لەم جۆرەشیان لە ئەستۆنراوە. لە سەروبەندی جێبەجێکردنی ئەرکەکەیشیاندا هەڵوێستی بەرامبەرەکەیان قبولکردن بێیان بەرپەرزانەوە کار لەوان ناکات و لە ئاراستەی خۆیان لایەن نادا. بەڵێ، ئەرچی ئەوان تەنها بریتیە لە تەبلیغ و ڕوونکردنەوە. هەرچی کردە و گوتەی نەیارەکانیشە لە دەرەوەی بازنەی گرنگی پێدانی ئەواندایە. سازشکردنیش لە پەیامەکانیان مەحاڵێکە بە خەیاڵیش دانایەت. ناوەڕۆکی ئەم هەڵوێستەش ئەگەر خۆر بخەنە دەستی لای ڕاستم و مانگیش لای چەپم بۆ ئەوەی واز دەم کارە بهێنم، سوێند بەخوا واز ناهێنم، دەستوری هەمیشەیی هەمویانە. بۆ خوا لێبڕان. پێغەمبەران لە کاتی ئەنجامدانی ئەرچی سەرشانیاندا چاو نابڕنە هیچ پاداشت و بەرامبەرێک، چ مادی بێدیان معنەوی. قورآنی پیرۆزیش لە چەندین ئاەت و بۆنەی جیاوازدا تیشک دەخاتە سەر ئەم بابەتە. بۆیە دەبینیت دروشمی یەکگرتووی هەموو پێغەمبەران بریتیە لە ئین ئەجریە ئیلا عەلی الله، پاداشتی من لەسەر خودایە. ئێمەی مرۆڤگەلی ئاسایی ئەگەر لە چاوەڕوانی پاداشتێکی مادیشدا نەبین، بە جۆرێک لە جۆرەکان چاو دەبڕینە پاداشتێکی معنەوی. بەڵام پێغەمبەران چاوەڕێی ئەوەش ناکەن، چونکە تاکە پاڵنەر و بزوێنەری سەرجەم کردەوەکانیان فەرمانی خوای گەورەیە. واتە بەبێ چاوەڕوانی کردنی هیچ ئەنجام و پاداشتێک و تەنها لە ڕوانگەی ڕاپەڕاندنی ئەمری ئیلاهیەوە ئەرکەکانیان بەجێ دەهێنن. گریمان کە گریمانەیەکی مەحاڵیشە سەرنجام لە نێو ئاگری بڵێسەداری دۆزەخدا دەسووتان، کەچی هێشتا ئەوان هەر لە خەمی ئەنجامدانی کارمەندیەکەیاندا دەبن و تۆسخاڵێک ساد نابنەوە. پێغەمبەران مرۆڤانێکن لە لووتکەی قوربانیدان بەدەستکەوتە مادی و معنەویەکانیان، نە حەز و ئارەزووی بەهەشت و نیامەتەکانی، نەترسی ئاگری دۆزەخ و ئازارەکانی، نەبوونەتە پاڵنەر بۆ ئەنجامدانی ئەو ئەرکە قورس و گرانە، تاکە ئاوات و ئامانجیشیان بەدەستێنانی ڕەزامەندی خوای گەورەیە. بەڵێ، سەرجەم پێغەمبەران حەسبین، واتە خۆیان یەکلایی کردوێتەوە بۆ خوا و هەموو خواسێکیان ڕازیکردنی ئەوە. ئەم ئاکارەش لە پێغەمبەری خۆماندا درودی خوای لێبێ لە چڵەپۆپەدایە. ئەوە تا هەر لە دنیا فەرمیەتی ئومەتی ئومەتی و لە ڕۆژی قیامەت و مەحشەریشدا هەر دەڵێ ئومەتی ئومەتی. ئەمە چۆن حەسبی بوونێکە؟ ئەوە تا بەهەشت دەرگاکانی دەخاتە سەرپشت و چاوەڕێی تەشریف هێنانی دەکات، کەچی ئەو لە پێناوی ئەوەی ئومەتەکەیشی بەرێتە بەهەشتەوە ناخۆشترین ساتەکانی مەحشەر بەسەر بەهەشتدا پەسەند دەکات. دووبارە ئەمەچ حەسبی بوونێکە کە تەنها بە تەنگخزم و کەس و کاری خۆیەوە نییە، بەڵکو پەرۆشی تێکڕای ئومەتەکەیەتی بە گوناهبارەکانیشەوە. بەڵێ،
دەلاقەی ڕوحی پێغەمبەران تەنها بەسەر یەک خاڵدا دەڕوانێت، ڕەزامەندی خوای گەورە. لە غەیری ئەویش دەرگایان بەڕووی هەموو شتێکی تردا قوفڵ کردووە. هەر بۆیە ئەو کەسانەی لە ڕۆژگاری ئەمڕۆماندا شانیان داوەتە بەربەر پرسیارەتی ئێرشاد و تەبلیغ و بوونەتە میراتگەری داوای نبووەت، پێویستە زۆر وریابن و بە هەستیاریەوە مامەڵە بکەن، چونکە کاریگەری قسە لە بەلاغەت و پیتۆڵزانیدا نییە، بەڵکو لە ئیخلاس و نیەت سافیدایە. هەڵبەت ئەمەش داخوازی حەسبی بوونە. قورئانی پیرۆز ئاماژە بۆ ئەم واتایە دەکات و دەفەرمێ: اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون. شوێنی ئەو کەسانە بکەون کە پاداشت و کرێتان لێ داوا ناکەن، ئەوانە هیدایەت دراون و لەسەر بەرنامەیەکی ڕاست و دروستن. بەڵێ، شوێن پێغەمبەران بکەون کە لە ئاسمانی هیدایەت و ئیخلاسدا بەرزەفڕن و داوای هیچ شتێکی دنیاییتان لێ ناکەن. ئەو کەسانەی دەیان کەنە ڕابەر و شوێنیان دەکەون، پێویستە زۆر بە چاکی هەڵیان بسەنگێن و لە کێشانەیان بدەن. شوێن پێی کەسانێک هەڵبگرن کە شەو و ڕۆژیان تەژیە بە عەشقی خزمەت. بەڵێ، ئەو پێشەوایی بە دوایدا دەڕۆن، دەبێت ماندوێتی و زەحمەتی ئامادەکردنی ئەو شەقامانەی کەنەوەی سەربەرزی داهاتووی پێدا گوزەر دەکا پەسەند بکات بەسەر گەیشتن بەو ڕۆژە زرق و بریقانەی کە بەری ماندوێتی تێدا دەخورێت. دەسا ئێوەش بە دوای کەسێکی وەهادا بگەڕێن و بیکەنە ڕابەر و پێشەنگی خۆتان. ئیدی بەم جۆرە ڕێگا نادات تەنانەت تارمایی بچووکترین سێبەریش بکەوێتە سەر دنیای ناخی کە لە حەسبی بوون چنراوە. پێغەمبەری پێشەوامان حەسبی بوو، بە درێژایی ژیانی تەنانەت لە نانی جۆش سکی تێر نەبووە. جاری وا دەبوو چەندین ڕۆژ و هەفتە بەگرە مانگی شتێپەڕ دەبوو لە ماڵە پڕ بەختەوەریەکەیدا بۆ لێنانی چێشتێک یان شۆربایەک ئاگر نەدەکرایەوە. ئەبوو هوڕەیرە ڕزای خوای لێبێ دەجێڕێتەوە: چوومە خزمەت پێغەمبەری خوا دەبینم بە دانیشتنەوە نوێژی دەکرد. وتم: ئەی پێغەمبەری خوا، دەبینم بە دانیشتنەوە نوێژ دەکەی، تووشی چی بووی؟ فەرمووی: برسێتی. منیش دەستم کردە گریان. لە دڵی خۆم داوتم: وابوونەوەران لەبەر حورمەتی ئەو ئافرێنراون، خۆشەویستترین بەندەی خوایە، کەچی لەبەر برسێتی هێزی ئەوەی نییە بە پێوە ڕاوەستێت و بە دانیشتنەوە نوێژ دەکات. کاتێک بینی من دەگریم، دڵنەوایی کردم و فەرمووی: ئەبوو هوڕەیرە مەگری، چونکە هەر کەس لە دنیادا برسێتی بچێژێت و دام بە خۆیدا بگرێ، دووچاری سەختی لێپرسینەوەی ڕۆژی قیامەت نابێت. جارێکیان ژنێکی ئەنساری شتێکی وەک دۆشەکی بۆ پێغەمبەری خوا هێنا و دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ بەسەر ئەو حەسیرەدا دایخست کە پێغەمبەر درودی خوای لێبێ بەردەوام لەسەری پشووی دەدا. کاتێک گەڕایەوە و ئەم دیمەنەیدی، پرسیاری لە حەزرەتی عایشە کرد. لە بەرامبەر ئەو وەڵامەی کە وەریگرت فەرمووی: عایشە، هەر ئێستا بیبەرەوە بۆ شوێنی خۆی، سوێند بەخوا ئەگەر بمویستایە خوای گەورە لە لای ڕاست و چەپمەوە شاخی ئاڵتون و زیوی لەگەڵدا دەخستمەڕێ. بەڵێ، ئەگەر پێغەمبەری خوا بیویستایە ئەوە لە خۆشگوزەرانیدا دەژیا، بەڵام نەیدەویست. ڕۆژێکیان فریشتەیە کاتە خزمەتی و سەلامی لە خوای گەورەوە بۆ هێنا و پرسی: یا ڕەسوڵ الله، پەروەردیگار سەلامت لێ دەکات و دەپرسێت: دەتەوێت پێغەمبەرێکی پاشابی یاخود پێغەمبەرێکی بەندە؟ حەزرەتی جوبرائیل یەکسەر هات بەهاناوە: تواضع یا رسول الله. ئەی پێغەمبەری خوا، لە بەرامبەر پەروەردیگارتەوە خاکێتی بنوێنە. پێغەمبەریش درودی خوای لێبێ هەڵبژارنی خۆی دەکات و دەفەرموێ: دەمەوێت ببمە پێغەمبەرێکی بەندە کە ڕۆژێک برسی بێت و ئارامی لەسەر بگرێت، ڕۆژێکی تریش تێر بێ و شوکری لەسەر بکات. ئەوە تا لەگەڵ خزمەتکار و هەژاراندا دادەنیشتونانی دەخوات. جارێکیان ئافرەتێک ئەم دیمەنە دەبینێت و دەڵێت: تەماشاکە، وەک کۆیلە دانیشتووە و نان دەخوات. فەخری کائیناتیش وەڵامی دەداتەوە و دەفەرموێ: جاکوا کۆیلەی لە من باشتر، من کۆیلە و بەندەی پەروەردگارم. سیرەی بۆن خۆشی گیانی دڵان، درودی خوای لێبێ پڕاوپڕە لە تابلۆی حەسبی بوون. درێژەی ئەو نمونانەشی دەسپێرینە ئەو هەزارەها پەرتوک و سەرچاوانەی کە تایبەتن بە سیرەی حەزرەتی موستەفاوە. بەڵێ، هەموو پێغەمبەران لە پێش هەمووشیانەوە حەزرەتی موحەممەد درودی خوای لێبێ خۆیان یەکلایی کردوێتەوە و ژیانیان تەرخان کردووە بۆ خوا. لە بەرامبەر ئەو خزمەتەشیاندا کە ئەنجامیان داوە، داوای هیچ پاداشتێکی دنیایی یان قیامەتیان نەکردووە. نهێنی کاریگەربوونی قسەکانیشیان ئالێرەدایە. جا بۆیە
ئەوانەی دەخوازن گفتارەکانیان وەک ئاوی ژیان کاریگەر بێ و لە ناخی بەرامبەردا شوێنەوار بەجێ بهێڵێت دەبێت سەرەتا فێری ئەوە ببن کە لە بەرامبەر ئەو خزمەتانەی دەیکەن هیچ شتێک لە هیچ کەسێک داوا نەکەن. ئیخلاس واتە هەر کارێک کە دەیکەیت یان وازی لێدێنی لە پێناوی خوادا بێت. پێغەمبەران کەسانێکن هەر لە سەرەتای کارەکەیانەوە گەیاندراونەتە لووتکەی ئاوەها ئیخلاسێک. دەگونجێ مرۆڤەکان بە هەوڵ و کۆششی خۆیان بگەنە پلەیەکی دیاریکراوی مەقامی ئیخلاس. ئەوەندە هەیە کۆتا خاڵ کە پێی دەگەن جگە لە خاڵی دەستپێک بۆ پێغەمبەران چیتر نییە. هەروەک بڵێ ئەوان کراونەتە کاکڵەی ئیخلاسی و بەپایەی موخلیسین خڵات کراون. قورئانی پیرۆز ئەم تایبەتمەندیەی پێغەمبەران لە هەندێکیاندا بەرجەسە دەکات و بەم شێوەیە باسییان دەکات. واذكر في الكتاب موسى إنه كان مخلصا وكان رسولا نبيا. یادی موساش باز بکە لە قورئاندا بەڕاستی ئەویش کەسێکی هەڵبژاردە و دڵسۆز و پێغەمبەر فرستادە بوو. لەبارەی حەزرەتی یوسف عەلەیهی سەلامیشەوە دەفەرموێت إنه من عبادنا المخلصين. بەڕاستی یوسف لە بەندە هەڵبژاردە و پاکەکانی ئێمەیە. هەروەها لە کەسایەتی پێغەمبەری خوادا درودی خوای لێبێ ڕووی گفتار دەکاتە ئومەتەکەی و دەفەرموێت إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين. بێگومان ئێمە ئەم قورئانەمان ڕەوانە کردووە بۆ تۆ ئەی پێغەمبەر تا حەق و ڕاستی ڕوون بکاتەوە کەواتە هەر خوا بپەرستە و هەر ملکەچ و دڵسۆز بە بۆ ئاین و بەرنامەکەی. دیسان خوای گەورە خۆشەویستەکەی دەدوێنێت و دەفەرموێ قل الله أعبد مخلصا له ديني. بڵێ من تەنها هەر خوا دەپەرستم و ملکەچ و فەرمان بەرداری ئاین و بەرنامەکەی ئەو دەبم. هۆکاری عیبادەت ئەمری خوای گەورەیە، ئەنجامەکەیشی بەدەستێنانی ڕەزامەندی ئەوە، بەروبوومەکەیشی ئەو شتانەیە کە لە ئاخیرەتدا لوتفیان دەکات. ئەم پەرستشە هەموو ژیان دەگرێتەوە و شوێنەواریشی لە هەموو ڕەفتار و هەڵسوکەوتێکی ئیمانداردا لە شێوەی شعور و ئیذعاندا ڕەنگ دەداتەوە. بیرمەندی گەورەی سەردەم بەدیع الزەمانیش کاتێک دەڵێت لە پێناو خوادا کار بکەن، لەبەر خوا دەست پێ بکەن، لە بۆ خوا هەوڵ بدەن و لە بازنەی ڕەزامەندی ئەودا بجوڵێنەوە، ئەوە پێناسەی ئیخلاسی دەکات و جەختیش لەسەر پێویستیەکەی دەکاتەوە. ئیخلاس ناونیشانی مرۆڤی ڕاستڕەوە. لە ژیانی مرۆڤی مخلیسدا ئەملاو ئەولاکردن بوونی نییە، چونکە گەشتی ڕۆحانی ئەو هەردەم لە گەشە و بەرزبوونەوەدایە بەرەو بڵندی. ئیتر بۆیە تەواضع و سادەیی یەکەم ڕۆژی چۆن بووە کاتێک گەیشتوێتە لووتکەش هەروە ماوەتەوە و پاراستویێت. بەڵام چەندە کە من ئەو جۆرە مرۆڤانە. لە مێژووی مرۆڤایەتیدا تەنیا یەک کەسەیە گەیشتوێتە لووتکەی ئەم ئاسۆیە، ئەویش ڕەسوول اللهە. ئەوە تا هێندەی گەردیلەیەک جیاوازی نییە لە نێوان ئیخلاس و تەواضعی یەکەم ڕۆژی بانگەوازەکەی لەگەڵ ئیخلاس و تەواضعی ئەو ڕۆژەی فەتحی مەکەی کرد. مەکە بەڕێکەوتن فەتح کرا. بەدەر لە چەند ڕووداوێکی تاک و تەرا کە دروست نییە گشتگیر بکرێت، کاتێک فەخری کائینات درودی خوای لێبێ چووە ناو ئەو شارە پیرۆزەی کە پێش چەند ساڵێک لی دەرکرا بوو، بە شێوەی سەرکردەیەکی فاتحی سەرکەوتوو نەچوە ناو شارەکەوە، بەڵکو بەسەر ئێسترەکەیەوە سەری ئەوەندە دانەواند بوو وەخت بوو بدات لە پشتی ئێسترەکەی. لە مەدینەشدا هەرگیز ڕەفتاری نەگۆڕە، ئەوە تا کە ئاڕۆیش بۆ لای هاوڵەکانی ئەوانیش لەبەری هەڵدەستان دەشبوو هەڵسانە، تەنانەت کە ئەو تەشریفی دەهێنا دەبوو مردی گۆڕستانەکانیش لە گۆڕەکانیان ڕاپەڕینایە و ڕێزی خۆیان بنواندایە. بەڵێ ئەو شایەنی زۆر لەمە زیاتریش بوو، کەچی بە لەبەر هەڵسانەوەی ئەسحاب زۆر ناڕەحەت دەبوو، هەموو جارێک دەیفەرموو لا تقوموا كما تقوم الأعاجم. لەبەرم هەڵمەسن وەک چۆن ئاجەمەکان لەبەر گەورەکانیان هەڵدەستنەوە. بەڵێ چۆن دەستی کردبوو بە ئەرکە پیرۆزەکەی ئاوهاش کۆتایی پێهێنا، ژیانی لەسەر هەمان ئاواز و لە نێو هەماهەنگیدا دەگوزەران. بە چ پەردەیەکی دەنجی دەستی پێکرده بوو، هەر بەو پەردەیەش گەیاندیە پایان.
تەنانەت لە ڕوویەکەوە دەتوانین بڵین پێغەمبەری خوا لە سەرەتادا بەنەوایەکی کەس دەستی بە چڕینی ئەم بەستە ئیلاهیە کردو لە کۆتاییشدا چریکەی گەیشتە ئاستێک ئاسمان و زەمینی دەهێنایە لەرزە. ئەمەش خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی بێوێنە بوو. بەڕاستی هەموو ژیانی لێبڕام بوو لە پێناو پەرستشێکی خاڵیسانەی پەروەردیگاردا و دەرونی لە معریفەتی ئیلاهی سەرڕێژ بوو. ڕوانینەکانی بەردەوام بە دووی شوێنەواری مەزنی ئەودا بوون و سەرجەم هەستەکانیشی بەو چێژە مەعنەویانە لەوەوە داهاتن کەوتبوونە جۆش و خرۆش. چارۆکەکانی بەڕووی حەقیقەتدا هەڵکردبوون و بە ئیشتیهایەک کە تێربوونی نەدەزانی لە پەرستشی معبودەکەیدا بوو. ئاخر ئەو مەردی مەیدانی ئیخلاص بوو. شعوری ئەحسانیش لەودا ڕەهەندێکی تری دەهاویشتە سەر ئەمە، چونکە ئەوە تا لە چوارچێوەی پێناسەکەی خۆیدا ئیحسان بریتی بوو لەوەی خوا بپەرستی هەروەک ئەوەی دەیبینی. جا ئەگەر ئەمە بە نمونەیەک ڕوون بکەینەوە دەڵێن لە کاتێکدا کەسانی تر بۆ نوێژکردن ڕویان لە قیبلە دەکرد ئەو نوێژەکەی لە ناو خودی کەعبەدا دەکرد. نوری نەمر